عینی باخی جەناتت بەرە و بیرونەکەم ئۆری گوڵڕوو تەمام ڕوو لە نووری ڕووی یارم حەزرەتی بێچوونەکەم باسی ڕەوزەم پێ مەڵێ ڕیزوان کە وەڵڵاهی عەزیم من بە ئاهێ دەیسووتێنم تۆش وەها مەجنوونەکەم ئەی بەهشتی کوانێ ئاوی کەوسەر و تووبایی تۆ من بە یەکجار کاروباری هەرتکی هەپڕوونەکەم گەر لە فیردەوسا نەبێ وادەی لیقای ڕووی دۆست من لە دۆزەخ گۆشە دەگرم دیدەکەم پڕخوونەکەم ئەیوهە العوشاق ئەگەر مەعشوق لە ڕووی لادا نیقاب چۆن تەماشایی بکەین ئەی دەئەدوو بێدات چوونەکەم موحی بێلامان کە حاڵە بێ ڕیازە و بێمەراق وەک جونەید و بایەزید و شیبلی و زوننونەکەم یاوارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامەکەی خۆتان کەوان تاکەوان ئەو چەند بەیتە غەزەلەی کە خوێندمەوە دانراوی حەزرەتی غەوسە شێخ عەبدولقادری گەیلانی قەدەس الله سرەه کە ئینشاءڵڵا بەرەکەت و هیمەتی حازر بێت و هەروەها بەڕێز بوشرا کەستەزانی ئەو چەند بەیتەی غەزەلەی کردوتەوە بە کوردی ئەم چەند ئێوارەی کە لە خزمەتتان ئاماومەتەوە لە بەرنامەی کەوان تاکەوان ئەم شەو سێشەممە منەتوان لە خزمەتتانە بم هەوڵە دەم کە بیکەین بە میسکی ختام و باس لەو پیاوە گەورانە بکەین کە وایان کردووە کە ئێمە ئاین وەکو ئاینی خۆشەویستی و یەکتر قبولکردن بناسین و لەبری ئەوەی کە ئەو کەسانی بیر و باوەڕیان لە خۆمان ناچێت لە ناویان بەرین قبوڵیان بکەین و باوەشیان بۆ بکەینەوە و بیان هێنین بەیەکەوە بژین جا چ جایی هەڵگری هیچ بیر و باوەڕێک نەبن یاخود ئاینێکی جیاواز یاخود مەزەب و تەریقەتێکی جیاواز بن لە نمونەی باڵای ئەو پیاوانە بریتە لە حەزرەتی غەوس شێخ عەبدولقادری گەیلانی ئەو پیاوەی کە پێی وتراوە ذوالجەناحەین ئەو کەسێک کە دوو باڵی هەبووە لە باڵێکیانەوە شەریعەتی هەڵگرتووە و بە دەیان و سەدان مامۆستا و زانای ئاینی پێگەیاندووە لە باڵێکی ترەوە تەریقەتی پێگەیاندووە بۆ ئەوەی کە مرۆڤ لە شەریعەتەوە بگات بە زاتی حەقیقەت زاتی ئیلاهی ئەم پیاوە ئەم زاتە بەرەکەت و هیمەتی هەمیشە حازر بێت لە ئێمە سەر ئێمە و لەسەر ئێوەش کە هەموو ئەمانە ڕۆحیان هەمیشە زیندووە بێت و لە خودداوە ئیزن وەردەگرن و هەمویان هاوکاری ئێمە دەبن چونکە مرۆڤ کە دەمرێت جەستەکەی دەڕوات و ڕۆحەکەی هەمیشە زیندووە بێت ئەم یاوارەیە یەکەم جار دەست پێەکەین بە فیچەرێکی خاتوو ژوولیا ئەحمەد نەریمان دەربارەی حەزرەتی غەوس کە کاک بێستون بە سپاسێکی زۆرەوە وێنەکانی لە بەغداد وەرگرتووە و هەندێک لە دوانشی لە بەغداد بۆ وەرگرتووی گلێتان ناشارم و لە سەرەتای بەرنامەیەکەوان تاکەوانەوە دەمانەوێت کار بکەین بۆی کە ئەو زاتە لەگەڵ ئێوە دووبارە پێتانی بناسەنینەوە و باسی بکەین کە نمونەیەکی زۆر جوانی ئاینداری و خۆشویستنە پاشەوە باس لە چارەسەری دەمودانەکەین لە مانگی ڕەمەزانە و هەروەها دکتۆر محەممەد ئەحمەد هەمەوەندی میوانمان دەبێت و بەیەکەوە گفتوگۆکەین و کۆتایی بەرنامەکەش باستەوەکەین کە چۆن ئاینی ئیسلام بۆتە هۆی ئەوەی کە ئێمە ژینگەکانمان سەوستر بکەین لە بیریشم نەچێتەوە پاش راپۆرتەکەی خاتوو ژوولیا ڕێکلامی ئەو ئەڵقەیەدا دەبەزێنین کە ڕۆژی سێشەممە خوددایار بێ لە خزمەتتانە عەرزیەکەی برادەرانی بەڕێز بێزەحمەت بە فیچەرەکەی خاتوو ژوولیا ببینین و پاشەوە گەڕەوە خزمەتتان ئەو کاتی سەردەمی خراپەکاریە لە ئیدارەی عەباسیەکان لە ساڵی 1905 کە سایەتێکی پیرۆز و پیاوچاک لە گەیلان غەربی ئێرانەوە دەچێتە بەغداد و لەوێوە دەست بە وتنەوەی زانستی ئیسلام و بڵاوکردنەوەی چاکە دەکات لە دڵەکانەوە بۆشیان ڕۆڵی کاریگەری دەبێت لە دووبارە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام و قورئان و فەرموودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەروێش و مریدەکانی تا ئێستاش پێی دەڵێن مەدەد یا غەوسی گەیلانی شێخ عەبدولقادری گەیلانی زانای ئاینی و شێخی تەسەوفی ئیسلامی و خاوەنی تەریقەتی قادریە ناوی ڕاستەقینەی شێخ محەیدین کوڕی شێخ موسای جەنگی دۆز کوڕی شێخ عەبدوڵڵای موساجان نەوەی ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵیبە لە پێناو خوێندنی زانستی شەریعە و ئیسلام دەچێتە شاری بەغداد
ئەگەرچی زمانی عەرەبی نازانێت بەڵام ویستی خوددا ئاوا دەبێت دوای خەونێک فێری زمانی عەرەبی بە فەسیحی دەبێت تەنانەت باشتر لە خەڵکی دانیشتوانی ناوچەکە. دەست بە خوێندنی ئاین دەکات لە حوجرەی شێخ ئەبوو سەعدی مەخزومی 30 ساڵ خوێندکار و فەقێی حوجرەکان بووە. زانایی و شارەزایی و تەقوای ئەو دەنگ دەداتەوە. خەڵکی وەک پیاوێکی ئاینی ڕووی تێدەکەن بۆ پرس و ڕاو چارەسەری کێشەکانیان چارەسەری لێ وەردەگرن. شێخ مەحزومی بەر لە مردنی دەیکاتە سەرپەرشتیاری حوجرەکەی. حوجرەی بابول ئەزەج لە جیهاندا بەناوبانگ دەبێت و سەردانی دەکرێت. هەر بۆیە خەڵکی خۆیان شوێنێکی گەورەی بەناو بابول شێخەوە بۆ دروست دەکەن و هەر لەوێ وانەی 13 زانستی شەرعی و زمانی وتۆتەوە. بەپێی هەر 4 مەزهەبەکە فتوەکانی داوە. تا ئێستاش هەزاران تەکیە و خانەقا و موریدی لە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. شێخ بەهۆی تەقوا و ڕاستی کردارەکانی خۆیەوە قسەکانی کاری تەواویان دەکردە سەردڵی خەڵکی و خەڵکێکی زۆر لە هەژار و دەوڵەمەند و وەزیر و بەرپرسانی ئەو کاتە لەوانەکانیدا ئامادە دەبوون. وەک لە سەرچاوەکانی مێژوودا هاتووە لەو سەردەمەدا بەهۆی ئاکار و ئیرشادی ئەوەوە زیاتر لە 100,000 کەس تۆبەیان کردووە و لە خراپەکاری گەڕاونەتەوە. زیاتر لە 3,000 جوولەکەی ئەو کاتەش لە سەردەستی شێخدا موسڵمان بوون. شێخ عەبدولقادری گەیلانی خاوەنی هەیبەت و کەسایەتێکی بەهێز بۆ لای خەڵکیش بەڕێز و خۆشەویست بووە. قسەکانی هێندە کاری لە دڵ و دەرونی گوێگرەکانی کردووە. دەڵێن جارێکیان شێخ لە کاتی وتارداندا دەبێت لایەکی ئەمامەکەی شۆڕ بۆتەوە. خەڵکەکەش وەک لاساییکردنەوەیەک لایەکی ئەمامەکانی خۆیان شۆڕ کردوێتەوە. هەتا ئەمڕۆژ گەلێک لە کەرامەتەکانی شێخ لەسەر زمانی خەڵکی ماونەتەوە. جۆرێک لە نەمری لە کەسایەتی ئەو زاتە لە خواترسەدا هەبووە و کەسێکی ڕۆحسووک و سادە بووە و ڕێزی هەموو کەسێکی بەبێ جیاوازی گرتووە. کەسایەتی ئەو لە سەردەمی خۆیدا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا ناوبانگی دەرکردووە. هەر بەوانە وتنەوە و خواپەرستی و ئامۆژگاریکردنی خەڵکەوە نەوەستاوە و لە ژیانی پڕمانای خۆیدا چەند کتێبێکی گەورە بە سوودی نووسیوە. ئەو کتێبانە لەبەر بایەخ و کاریگەری و گرنگیان هەتاوەکو ئەمڕۆژ ماونەتەوە. شێخی غەوسی گەیلانی لە تەمەنی 90 ساڵیدا و لە شەوی شەممەی ڕێکەوتی دەی ڕەبیع الدووەمی ساڵی 561 هیجریدا کۆچی دوایی کرد. پاش چەند ڕۆژێک کە بە نەخۆشی لەسەر جێگە ماوەتەوە بەدەم زیکردکردنەوە گیانی دەرچووە. دەڵێن لەو ڕۆژانەدا یەکێک لە کوڕەکانی لێی پرسیوە کە کوێی ئازاری هەیە. ئەوش لە وەڵامدا وتوێتی هەموو گیانی ئازاری هەیە بێجگە لە دڵی، چونکە دڵی لەگەڵ خوددا ڕاست بووە. دوا هەمین و شەشکە لە زاری هاتوۆتە دەرەوە ناوی ئەڵڵا بووە. شێخ باش ئەوەی کۆچی دوایی کردووە هەر ئەو شەوە کوڕەکانی و ئەوانەی ئامادەبوون لە گۆشەیەکی قوتابخانەکەی خۆیدا ناشتویانە و نەیان هێشتووە کەس بزانێت هەتا بەیانی تا مردنەکەشی نەبێتە زەحمەت بۆ هیچ کەسێک. بەڵام دوجار خەڵکی پۆل پۆل هاتوون و نوێژیان لەسەر گۆڕەکەی کردووە. الروضة القادرية منذ تأسيسها سنة 505 للهجرة. خانقەی قادری لە ساڵ 1550 کۆچی دامەزراوە لە سەردەستی ئەبوو سەعیدی مەخزەمی. ناوەندێکی گرنگ بۆ عیرفانەکان و بە تایبەتر ناوەندێکی گرنگ بۆ ئەهلی تەساوف. کاتێک دەڵێن ئەهلی تەساوف مەبەستمان لەو کەسانەیە کە بەواتەی وشە چاکەکار و لە خواترز بوون.
ڕێگەی خوداپەرستێکی پاک و ڕاستیان گرتووەتە بەر. ئەهلی عیرفانی ڕابەرە پیرۆزەکانن بەم شێوەیە بەردەوام بووە تاوکو گەیشتۆتە شێخ عەبدولقادری گەیلانی و لە پاش مامۆستاکەی بەڕێوەبردننی خانەقاکەی گرتووەتە دەست لە ساڵی 511 کۆچی. شێخ عەبدولقادری گەیلانی خوددا لێ ڕازی بێت شێخێکی حەسەنیە بەردەوام بووە لە بڵاوکردنەوەی زانستی ئیسلام و دابینکردنی نانی هەژاران و یارمەتی و لە خۆگرتنی هەژار و ڕێبواران و پێگەاندنی قوتابیان. لە کاتێکدا عێراق بە بارودۆخێکی ناهەمواردا تێتە بەڕی بەدەست هێرشی مەخۆلەکان و کۆمەڵک فیتنە و ئاژاوە و چەندین ڕووداویتری مێژوویی، شێخ عەبدولقادری گەیلانی توانی ئاراستەکە بگۆڕێت بۆ چاکەکردن و گەڕانەوە لە خراپەکاری و توانی چارەسەری کێشەکانی خەڵک بکات. رمەزانە شەوێک خۆشە یان لەگەر عایلەی خۆمان مەسەلەن دەینێرە جار بەجار فتاری لێرانە دەکەین ینی وا تەمەشا دەکەم جەوەکە خۆشە یعنی عالم هەموو لێرە غڕ دەبیتەوە شەوی ڕەمەزانان خۆشە یعنی ئەمن هەموو ساڵێ دێمە ئێرانە فتارەکەی لێرانە دەکەین چکە ڕۆژی احتیادی دێی مەسەلەن کەسێک دێت ئێرانە دێت نیو سەعاتێک 10 دقەق زیارەتە چ دەکات دەڕوا بەڵام ئێمە لێرانە دەین مەسەلەن پێش فتارە دەین دەوری حالە ساعات 5:05 دەین ئێرانە لێرە دەبین فتارەکە لێر دەکەین. ئێمە لە دیالەوە هاتوین هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزاندا دێین و سەردانی ئێرە دەکەین لە پێش بەربانگ دێین و ڕۆژوو دەشکێنین و ئەرکە ئاینیەکان و نوێژی تەڕاویح و شەوی قەدر و شەو نوێژ دەکەین. لێرە کەشێکی خێزانی بۆ عێراقیەکان هەیە. خێزانەکان لە هەموو شار و شارۆچکەکانەوە سەردانی ئێرە دەکەن. خوانی ئێرە پڕە لە بەرەکەت و ئێمە نەک تەنها بۆ مانگی ڕەمەزان بەڵکو کاتەکانی تریش سەردانی ئێرە دەکەین بە درێژایی ساڵ. جاری وا هەیە لە مانگێکدا 2 جار دێین بۆ ئێرە. دەستخۆشکەری زۆر بۆ کاک دەستوم بە پرسی نووسینگەی بەغدادی قودسات حازەتی کێشا بوو هەم لە ئامادەکردنی وێنەکان هەم لە وەرگرتنی لێدوانەکان و دەستخۆشکەری زۆر بۆ خات و ژولیا بۆ کۆکردنەوەی زانیارەکان و ئامادەکردنی فیچەرەکە و بۆ ئەو برا خوشکانی کە دەنگەکانیان خستە سەر ئەو بەڕێزانی کە بە زمانی کوردی نەئاخاوتن. دەمێت سەرنجتان بۆ ڕاکێشم دووبارەکە حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی هەندێک ڕاهەیە کە ناوی گەلانەکە لە گێڵانەوە هاتبێکە ناوچەکە لە قەرەداخە کە لەوێ خەڵی کێشاوە. ئەو بابەتانش لە وردەکاری زیاتر و لەسەر قسەکردن لەسەر طریقەتی قادری کە ئێمە هەرچی چەندێک قسە بکەین هیچی لێ تێناگەین ئەو ماڵام ئەوەندەی کە هەوڵمان داوە کە تێبگەین و ئاوا یەک توێژ خاڵێکی تەنکی لێ تێبگەین بخینە خزمەتی ئێوەوە چونکە وەک کوورەیەکی گەوری هەنگوین وایە ئێمە تەنها هەوڵەدەین یەک پارچەی بچووکی شانەکە وەرگرین هەم خۆمان تامی بکەین هەم تامەکەی بێەوە بناسێنین. ڕۆژی هەینی ڕۆشتمە کەرکووک بۆ تەکی تاڵەبانی بۆی کە باس لە طریقەتی قادری بکەین لە کوردستانە. بەرنامەیەکمان ئامادە کرد ئێستا تەنها ڕێکلاوی بەرنامەکە بینن سێشەمە ئینشەڵڵا تاوی بەرنامەکە بین پاشەوە ئەگەڕێمەوە لێرە ئەوە ئەستایدەکان لا بردە برادران باس لە چارەسەری دەمودانێکی لە مانگی ڕەمەزانە و دکتۆر محەممەد ئەحمەد هەمەوەندی پزیشکی پسپۆڕداد لێرە ئامادەی و لەگەڵەوە هەنێ گفتوگۆکەی لەگەڵ مامەوە. کەسێک لێزان بێ وەستا بێ شارەزا بێ ئەتوانێت فێرت بکە کە چۆن ئەو توێکڵە سەوزە لە ئەبیت و چۆن ئەو بە شەرقەکە ئەشکێنیت و چۆن کاکڵەکە دەرێن و کاکڵەکە ئاخۆی ئیشی تەریقەت ئەمەیە.
ڕێبازی بەخشینەوەی خۆشەویستی و یەکتر قبولکردنا کە ڕێبازی قادری و لە نمونەی ڕێبازی قادری یاخود تەریقەتی قادری بریتە لە تەکیەی تاڵەبانی لە شاری کەرکووک. باس لە زیاتر لە 20 لقی تەریقەتی قادرەکە لە کوردستان لە هەموو بەشەکانی باکووری باشووری ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کە لە هەمووی بڵاوبوونەوە هەر لە سلێمانیەوە هەتاوەکو سنە هەتاوەکو پاوە هەتاوەکو شەمزینان کە هەموو ئەمانە ئەم تەریقەتان وەرگرتو و لێو ئیرشادی خەڵکیان کردەوە بۆ گەشتن بە ذاتی حەقیقەت. لەو ماوەیە چەند جارێک لیان پرسییم من وەکو پزیشک ئیشێکم هەیە بۆ قسەکردن لەسەر تەریقەتە جیاوازەکانی ئاین. لەوانەیە زۆربەتان ئەوە نەزان کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە پێناسەی تەندروستیە کات ئەڵێت تەندروستی بریتێ لە بارێکی ئاسوودەی ڕۆحانی و دەرونی و جەستەیی و تەنها نەبوونی نەخۆشی بە لەشساغی ئەژمار ناکرێت. لەبەرەوە بۆ من وەک پزیشک و پێشکەشکاری بەرنامەکە لە خزمەتی ئێوەیان زۆر گرنگە کە ئەم تەریقەتە جیاوازانە بە تایبەتی لە کوردستانە دوو تەریقەتی زۆر باومان هەیە کە تەریقەتی نەقشبەندی و تەریقەتی قادریە بۆ ئەوەی کە ئێمە لە ڕێگەی ئەم تەریقەتانەوە لە شریعەتی خوددا تێ بگەین بۆ ئەوەی کە ئەگەر خوددا مەیلی لەسەر بێ بگەین بە ذاتی ئیلاهی و بگەین بە ئاسوودەی دەرونی لە ڕێگەی گەیشتنمانەوە بە خوددا. ئەوان لە ڕووی ڕۆحانیەوە بەمە زۆر گرنگە. لە ڕووی دەرونیەوە بە درێژای ماوان کەشخات و فرمێسک لە خزمەتتانە بۆ هەندێک بابەتی پێشکەش کردوون. لە ڕووی جەستەیەوە دەست پێکەینەوە چارەسەری دەمودان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. پاشە لەگەڵ دکتۆر محەممەد هەنێ قسەی دەکەین. گرنگترین شت لە هەڵبژاردننی دکتۆری دانا بریتە لەوەی کە دکتۆرەکە و پاکوتەمیز بێت. لەبەرەوەی کە دکتۆرەکە و پاکوتەمیز بێ ڕێگرێ بێت لە گواستنەوەی نەخۆشی لە نێوان چارەخوازانە و لە نێوان دکتۆرەکە و نەخۆشەکانیشە. باش یەک تۆس خێرا ستایدەکانم بۆ بگۆڕن برادەران وەک پێم وتن گرنگترین شت کە دکتۆرێکتان هەڵبژێریەوەی کە پاکوتەمیز بێت پاکش بێت. بەشێکی گشتی مانگی ڕەمەزان ڕێگرنیە لە چارەسەری دەمودان و ئەتوان هەموو چارەسەرەکان بکەن بە بێکێشە. یەک تۆس خێرا ستایدەکانم بۆ بگۆڕن برادەران بێ زەحمەت. باشە بەنجی دەمودان بە هیچ شێوەیەک ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە هەر دەرزێکە نەکرێتە ناو خوێنەوە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. یەک تۆس خێرا بۆم بگۆڕن بێ زەحمەت هەر کە دەستم ئەوە لەکراین بۆم بگۆڕن بێ زەحمەت. پزیشکی دەمودان لە ڕێگەی ئامێر و تەکنیکی تایبەتەوە ڕێگە دەگرێت لە چۆرە خوارەوەی دەرمان و کەرەستەکان بەناو گەروی چارخواست کە ئێستا ئیبینین چۆن چۆنیە. ئەمە پێی دەوترێت ڕێگری لاستیکی. ڕێگری لاستیکی یاخود ڕەبەردان بە زمانی ئینگلیزی بەداخۆ برادران گرافیکەن ڕسمان تێکگاوە زۆر جوانتر بۆم ڕسمە. ئەمە چییە کات ڕێگەگرێت لەوەی کە ئەو ئامێرانی کە دکتۆر بەکارێنێ ئەو ماوەدانی کە بەکارێنێ بچێتە خوارەوە بۆ ناو گەروی چارەخواز. ئەمە کە ئێستای بینم ئەم چارەخوازە هۆڵیت سمایلی بۆ دانراوە. لە کاتی دانای هۆڵیت سمایلەکەشان بەکارە هەندێک بۆی بە باشی ئەو هۆڵیت سمایلە بنووسێنرێ بە ددانی چارەخوازەکەەوە. باشە لە کاتی دەمابڕین دانیشامە زۆر گرنگ و بەبێەوە ئەنجام نادێت. وەک پێم وتین ئەو ڕێگرە لاستیکە ڕێگرە بێ لەوەی کە کەرەستەکان و ئامێرەکان دەستی دکتۆرەکە بکەوێتە خوارەوە. ئێستا لێرە لەبەر ڕێبەر لاستیکەکەمان نیە گەر دکتۆرەکەیش بکە احتیمالی هێشتا لە دەستی بکەوێتە خوارەوە ناو گەروی چارەخواز. بەڵام کە ڕێبەر لاستیکەکە هەبوو ئەو کێشەیەمان نابێت. بە تایبەتی لە مەسەلەی دەماربڕینە زۆر گرنگە زۆر باشە. هەروەها بۆ پاکژی گرنگە بۆ سەلامەتی چارەخوازەکە گرنگە و بۆ هەمووانیش گرنگە بۆ پزیشکەکەش زۆر گرنگە زۆر باشە. لە کاتی بڕین دەماری دانا ئەمە زۆر مهمە باسیەوە بکەین. پزیشکی دان کۆمەڵێک دەرمان بەکارەهێنێت کە دەرمانەکان کیمیایین بۆ پاکردنەوەی ناواخنی دانەکەی لە بەکتریا و لە پاشماوی هەوکردنەکان کە لە دوای ئەم سلایدەوە ئەیبینین ئەو ماوادی کە لە هەموو زیاتر بەکارەهێنێت سۆدیۆم هایپۆکلۆرایدی پێوتێت کە هەمان پێکاتی کیمیایی فاسیە هەرو فاسێکەوە لە ماڵە بۆ جلسپیکردنەوە بەکارهێنن. هەندێک لەو مادەنی کە دەمابڕینە بەکارەهێنرێ بۆ دەماربڕنیش بەکارەهێنرێ و هەموو دەرمانەی کە بەکارەهێنرێت لە ڕێبەرزانستەکان دەگرێت و هەمووشی ستاندەری جیهانی هەیە. هەموو ئەو دکتۆرانی کە لە کوردستان کارەکەن زۆر هەوڵێن کەوابن و نمونەیەکی لەو دکتۆرانەش لێرە لە خزمەتانە ئامادەی و قسەی لەگەڵاکەین. هەروەها تیشک بەکارەهێنرێت کەم تیشکە بۆچی گرنگە بۆ گرنگە کە ئەو ئێسکەی کە لە دەوری دانەکان هەیە بیبینێت و ئەو شتانی کە لە ژێرەوە کراوە دکتۆرەکە بە ئاسانی ببینێت و بزانێت چی لە ژێرەوەیە. بە شێوەیەکی زانستی هەر کەسێک تەمەنی بوو بە 6 ساڵ پێویستەکە
تیشکێکی دەمودانی بۆ گیراوێ بەڕاستی خۆی لە 4 ساڵیشەوە دەست پێکرێت پێویستە یەکەم تیشکیدان بگیرێ بۆ دڵنیابوون لە سەلامەتی ئێسکی دان و لەو کارانەی کە بۆ نەخۆشەکە ئەنجامەدرێت باشە هەروەها لە هەڵسەنگانی کارەکانیشە بەکارهێنێم تیشکانە زۆر باشە تیشک چاوی دومی دکتۆرە و نیوەی ئیشەکە لە ڕێگەی تیشکەوە بێت لە کۆندا دەماربڕینیدان بە ئامێری دەستی ئەنجامەدرا تۆزشتی بچوو بوو بەڵام 24 ساڵە لە ساڵ 1999 ئامێری کارەبایی پەیدا بۆ لەم کارەکەەوە دەماربڕین بەکارهێنرێ ئەم ئامێرەکە بەکارهێنێت کۆمەڵک بڕبەنی پێوەیە ئەو بڕبەرانە کە وا دروستەکرێت کە هیچ کێشەیەکی لەبێت لە کاتی شکانی لە ناو دانی نەخۆشەکە وام ئامێرانشکە لێرە بەکارهێنێ ئامێرانن کە لە دەرەوە بەکارهێنرێت زۆر باشە بچینە سەر باسی بەرینەکە زۆر باشە بەشێش جان جۆم لێ نییە باشە زۆر باشە ئەو بڕبەنی کە بەکارێت کومە ماسکردن کێشەی شکانی نییە و ئەگەر بشکێ لە ناو دانی چارەخوازیشە نەخۆشی دروست ناکات زۆر باشە چیمانەمێت تۆ باسی بکەین بۆ چێن لای دکتۆر محەممەد زۆر باشە سی کامەرەی چوارەکەم بە سەرچاو لە خزمەتەنەوە بەتەنی کە باسمان کرد لە پاکتۆمیزی دکتۆریدان لە بەکارهێنانی ڕێبەری لاستیکی لە بەکارهێنانی ئامێری کارەبایی لە کاتی دەماربڕینی دانا و لە بەکارهێنانی موادە کیمیانەیە و هەروەها لەوانەش لەگەڵ ئەوانەشە کە چارەسەری دەمودان لە کاتیمانی ڕەمەزانە ڕۆژوو ناشکێنێ هەموو ئەم بابەتان و بابەتی لەگەڵ دکتۆر محەممەدا تاوتوێکن دکتۆر بەخێربی سڵاوتان لەبێت سڵاو لە ئێوە ڕۆژ و تاعاتی هەموو لای قوبوڵ بێت ئامین یا ڕەبی جەنابیشتان لەگەڵ ڕەمەزانە وەڵا سپاس بەخوا باشە باشن تا ئێستا باشمان هێنا دەی لەخوا بەزیاد یاخوا هەر باشی بڕە وەرجاوەکەم بەتڵت بوو زانیاریەکە وەڵا اینجا هیچ نێشتە بۆم ئەو شەوە دکتۆر دیاریش گلەیەوەی دکتۆر دیار نەجیب باسی هیرم کرد 6 خاڵ بۆ بە ئاگابوون لە تەندروستی مێشکێنجا بەتەواو باسی کەم تۆ لە باسی کرد و جابی ئەڵێماوە بەڵامەوەی جەنابی زۆر فەرمی وایە سپاس دەکەم خاوەن جەنابی نا هەڵبەتە جەنابتان ماشەڵاتان لێبێ پیرۆزیشە دیپلۆمت تەواو کریا ماستەر من دیپلۆمی باڵام تەواو کرد لە بواری نەشتەرگەری و چاندنی دانا یاخۆ سەرکەوتوو تازەی تەواوم کردووە چەندێکە بێت تقریبان 2 مانجێکە بێت ماشەڵڵا زۆر باشە جەبا لێوە داخلی مۆزوعەکەی دیپلۆمی باڵاکە لە نەشتەرگەریە بە زمانە پزیشکەکە ئۆڕال سێرژنی ئێستا یا ماگزیلۆفەیشال سێرجن ئۆڕال سێرجن لێرە زۆر هەوڵە ما باستەوە بکەم کە دکتۆریدان لە کوردستان کە کار ئەکات ئەو ئامێرانی کە بەکاریە هێنێت ئامێرە نیوەکانە و لەگەڵ نوێگەری دنیاە چێتە پێشەوە با یەکەم چە لە بواری پسپۆرەکەی بەڕێستەوە دەست پێ بکەم کە ئێستا تۆ فرێشی تازە بە تازە تەواوت کردووە ئەوەی کە جەنابەت فێری بوویت لە ماوەی ئەو 2 ساڵ خوێندنەیە لەگەڵ ئەو پزیشکانی کە سوپەرڤایزەرتان بوون سەرپەرشتیارتان بوون و لەگەڵ هاوڕێ هاوپۆلەکانتە هەرە شتە تازانەیە کە بە فێر ببیت ئەگەر ڕۆنتر پرسیارە باشیت جەناب لە کوردستان خوێنوتە بەڵێ ئەگەر ئەو دیپلۆمێکە خوێنوتە ئەو 2 ساڵە خۆی دیپلۆمی 2 ساڵە بڵین پۆست گراجوی دیپلۆما پێوترێت سپێشەڵەتی دیپلۆما پس پێوترێت دیپلۆمی پسپۆری یعنی مەرج نییە شتی زۆر مهم فێر بکەیت بەڵام پێوی لە پزیشکێکی دانی گشتێوی پزیشکێکی پسپۆر ئەگەرام دیپلۆمەت لێرە نەخوێنە لە بەریتانیا بتخوێنە هەماشت فێرەبی بەڵێ تەمان ئەو بواری خوێندن جەنابەت دەدەرەوە تەواو کردووە زۆر فراوانە و بەڕاستی وڵاتی خۆمان لە ڕووی خوێندن و فێربوونەوە وەکو لایەنە پزیشکەکەی بەشێکی زۆر باش بەرەو پێشچوونی بەخۆی و بینیوە بەپێی ئەو ڕانکینەی کە بۆ زانکۆکانەکرێ لەوانەیە مەسەلەن زانکۆیەک هەبێت ئەگەر خوێندنی با بڵین دراسات ئۆلیای تا بخوێنیت لەوانەیە باشتر بێت بەڵام زانکۆکانی خۆمان و لە ڕووی هەم کوالەتی هەم لە ڕووی ئەو ناوەڕۆکی و مادانی کە خوێن هەم لە ڕووی ئەو ئەجیزانشی کە هەیە سپاس بۆخوا لە ئاستێکی مامناوەند و باشدایە کە ئەتوانین ئەوەی کە بیخوێنی لەوێ شانازی پێ بکەیت و بتوانی بتخاتە سەر کار و ئیشی پێ بکەیت بەڵام بێگومان زانکۆی باشتریش هەیە بێگومان بەڵام مەبەستەکە ئێساوی کە لەبەر دەستایە ئەمە جەناب لە زانکۆی سلێمانی خوێندووتە کە منیش بەکەلەرسەکەم لە زانکۆی سلێمانی خوێندووە ئەو کاتی کە ئێمە خوێندکار بووین لە ساڵی 2003 من دەست پێ کرد تا 2008 کە تەواوم کرد بیرمە هیچ لەبەردەستانەمە نەکتێبێکە بوو لەسەری بڕۆی نەجیهازێکە بوو نەشتێکە بوو بەڵام خوێندنی باڵا زۆر لە خوێندی بەرای ئەگەر گرنگترین بەقەرەوە گرنگە ئەلەم ساڵ 2 ساڵی کۆتایی کە جەنابەت خوێندوتە ئەو شتانی کە پێویست و منهەجی باش لەبەردەستانە هەبوو ئامێری باش لەبەردەستانە هەبوو کتێب و مناهیج ئێستا زۆر فراوانتر هەیە لە جاران ئەستان بگرە بەهۆی مەسادری ئۆنلاینەوە ئەوەی سەرچاوی ئۆنلاین هەیە ینی زۆر جار پێویست بە لەوانەیە بە کتێبێکی ئەوە نەبێت کە بەرجەستەی بکەیت و لە بەردەم تا
وەکو منهجەکە با بڵین کۆریکولەمێکی نێودەوڵەتیەکە لە هەموو زانکۆکانە بۆ شێوازەر بۆ ئەو پرۆگرامە خوێندنە خوێندرێ بەڵام لە ڕووی ئامێرەوە کەم و کوڕی هەبووە کەمکەمە ئەویش ئێمە سپاس بخوام ئەم باسی بڵین ئەزمموی خۆمت بۆکەم لەم 2 ساڵی ئەزمموی خۆمانە ئێمە کۆمەڵی خوێندکار بووین ژمارەمان نزیکی 45-46 خوێندکارە بوو بە خوێندکاری ماستەر و دیبلۆمی باڵاو با بڵین دکتۆراکانەوە و بە هاوکاری کۆلێج توانیمان کلینیکێکی تایبەت بە خوێندنی باڵا بکەینەوە لەناو کۆلێژی پزیشکی ددانە و بە هاوکاری خوێندکارەکان بێگومان کە هەتا ئێستا هیچ کلینیکێکی تایبەت نەبوو بوو بە خوێندنی باڵاواتە ئەگەر من بمویستایە ماستەر یاخود دیبلۆم بخوێنم یان دکتۆرایان بۆردێ بخوێنم لەسەر زانکۆی سلێمانی ئەوایە لەسەر کلینیکی خوێندکارە بەرایەکان بم خوێندایە بەڵام ئێمە سواز بۆخوا لەو 2 ساڵەیە بە هاوکاری کۆلێج بێگومان و هاوکاری کۆمەڵێک لە خوێندکارەکان زۆربیان شتێکی دەستە جەمعیمان کرد و کلینیکێکی خوێنی باڵامان کردەوە ئەوە لە ڕووی ئەچیزە و با بڵین کورسیدان و زۆر هاوکارمان بوو کۆستەمان زۆر لە جاران لە پێشتر و بێگومان و لە دوای ئێمەش وەزبەیەکی تر هەر لە خوێندکار وەرگیران ئەوانیش دیسان و دەست پێشخەریان کرد و کلینیکەکان فراوانتر کرد لەبەرەوەی کلینیکە زۆر ئامادەترە ئەمساڵ پێم وا بێ بانگەشیان کردووە بۆ ئەوەی کە نزیکی 55 کەس 60 کەسی تر وەربگرن بۆی کە دیبلۆما و ماستەر و با بڵین پسپۆری وەربگرن کە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە چونکە لە وڵاتانی پێشکەوت جیهانە بەڕاستی زۆر جار هەر ڕاستەخۆ لەگەڵ بەکاریۆرەسەکەیە دیبلۆمایەک ئەخوێنی یان وەکو با بڵین شەرتی لێ هاتووە تەخەڕوجەکەت تەواو نابێ هەتا وەکو سپێشاڵەتێک هەڵێرە هینوا بوو کاتی خۆی زانکۆی قادسیەوە بوو ڕاست پێشتر ناوی زانکۆی سەدام بوو دوای ناوەکەی گۆڕا بە زانکۆی قادسی ئەگەر دەربڕێنەکەم دروست بێ لەگەڵ بڵێن پزیشکیدان کار خوێنرا 6 ساڵ بوو 5 ساڵێکی دیبلۆماش دەخێت شتێکی زۆر باشە چونکە خۆت زانی ئەوانەی کە جەنابەت باس کرێتەوە هەر لەو چەند سلایدی کە ئێستا لە سەر شاشەکە بۆ بینەرانت باس کرد کۆمەڵێک پسپۆری تیا بوو هەر بە شەو پسپۆرێک بوو جاران کە ئەیان و دکتۆریدان ئێتر هەر دکتۆریدان بوو 32 دان بوو منهەجەکە قەپاتەکرا و تاو ینی خەڵک واتێ گەشت بەدان نەپرسی ساڵی چەندانە خوێنوە تۆزیامان کردووە ئێتر جاری باشێ نەمانڵەن زیای نەکردمەە لەمەڵا هەر منهەجەکمان 32 دان بەس ئێستا سپاس بخۆ ینی مەبەستەکەم لەوە بوو گەلە پرسیارەکەی جەنابتەوە پێم خۆشەکە ئێستا سپاس بخۆ ینی پسپۆرەکان زیادی کردووە کۆمەڵی دکتۆری گەنج توانیوێتی بێ بە پسپۆر جارانە بووە سەر سپی بووە اینجا دروستە پێیانەوتی دکتۆری پسپۆر دروستە باش جابە بینەوە سەر بابەتەکە لە چاندنی دانا ئێستا لە منهەجە زانینەوە زەمان زۆر باشە ئامێر لەبەر ئێستا دنیا هەمووی پارەی ئۆتۆمۆبیل بیکرد بێتە وڵاتەکەت بێگومان کواڵیتی ئەو چاندنی دانانی کە لە کوردستانە هەیە بەبێ ناوهێنانی فلان براند فلان کۆمپانیا ئێستا لەوانەیە ئەگەر زیاتر لە 10 براند نەبێ بەلای کەمەوە 10 براندمان هەر هەیە لە کوردستان کە وەکالەتی ڕسمیان هەیە لە براندی ئیتاڵی هەمان زیاتریش ئیتاڵی هەمانە ئینگلیزی هەمانە ئەمریکی هەمانە بە شێوەیەکی گشتی ئەوانی کە لە کوردستانە بەکارە هێنرێن لە چ ئاستێکە کواڵیتەکە بەڵێ تەمان کوالیتی چاندنی ددان وەکو ئەو ئامێر و ماوەدانی کە ئێستا بەرجەستن لە لای خۆمانە یان ئەو براندانی کە بەکاردێ بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆریان کوالیتێکی زۆر بەرزی هەیە بە هەموو ئەو براندانی کە هەیە من چونکە بواری خۆمە و هەتا پێشەوەی کە با بڵین دیبلۆماشی تا بخوێنم پێشتری شەرکارم تیا کردووە هەموو کولایانی کارکردن بۆ شارەکولایانی بزنسیش ئەو جۆرەمەواد و ئەو جۆرە چاندنانی کە سپاس بۆخوا لە کوردستان و لە عێراقا هەیە بە عام کوالیتیان زۆر باشە کوالیتیان بەرزە هەمویان شایستەی ئەوەن کە دامدرێن لە دەمی چارەخوازە بەڵام پلەبەندی هەیە بۆ باشتری و باشترین و هەندێکیان هەیە اختیارات و هەڵبژاردی زیاترت ئەداتێ وەک یعنی وا بڵین چۆن مواسفاتی زیاتری تایە کە ئەتوانی فەرقیان پێ بکەیت چونکە بواری چاندنیدان بوارێکی زۆر قوڵە و ئەو براندانەشی کە لە جیهانە مەوجودن ئێستا حالیەن بەپێی ئەو سەرچی کە لە گوگڵا کردومە سەروی 5,000 براند لە هەموو جیهانە شەریکەن و کۆمپانیان و بڵێن بواری چاندنی دانە ماوا دەخەنە بازارەوە. بەڵێ دکتۆر جەنابەت ئاگات لە بازاری چاندنی دانێ هەم لە کوردستان هەم لە عێراق ناڵێن زۆر بە قوڵی و بەوردی بەڵام تا ڕادێک خەبەرت هەیە بە شێوەیەکی گشتی نرخی چاندنی دان لە چەند سەد بۆ چەند سەد دۆلارە بە شێوەیەکی گشتی ئەینجا خۆی ئەو پرسیاری یەکەم و ئەم پرسیاری ئێستا زۆر ڕەبتە من بەیەکەوە
طبعا ئێمە ئەو نرخی کە ئێستا هەیە لە عێراقا و لە کوردستانیشە لە بینی 250 دلار بۆ 800 دلار تقریبا چارەخواز ئەوە نەپارە لە بینی ڕنجێکە با بڵین لە بینی 250 دلار هەتا 800 دلار لەو بینە بەپی شوێن و بەپی کلینیک و بەپی جۆری چاندنەکە و بەپی حاڵەتی چاندنەکە نرخەکانم لەم بینە یاریەکە اینجا بۆی وتم ڕەبتیشی هەیە بۆ یەکەمەوە چونکە زۆر جار چارەخواز لەم بینەیە سەری لێ ئەشێوێ ئەپرسێ ینی دکتۆر بۆچی فلان دکتۆر هەیە بە 300 دلار چاندنێکەکە بۆچی تۆ بە 600 دلارێکی بۆچی فلان کەس بە 800 دلارێکە شوێنی گرانتری شەیە من ڕەنجەکەم باس کرد هەیە بە 1000 دلاری شەیکن طبعا ئەلم بۆچیە لێرە هەڵوەستەی ئەوێت لەسەری بۆستین و قسەی لەسەر بکەین چونکە چارەخواز زۆر بۆ شتە مێشی ئالۆز بووە و حەقی خۆشێتی پرسیار بکە پرسیارێکی ئالۆزە بێگومان ئەگەڕێنەوە سەر کوالیتی چاندنەکە کە ئەوە شتێکی زۆر گرنگە و شێوازی با بڵێن ئەو براندی کە بەکارێ جۆری براندەکەی چییە و کوالیتەکەی چییە ئەمە زۆر گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەو دەستەیە کە چاندنەکەت بۆکە ئەم زۆر قسە بکەیتێنێک ئەو دەستێک کە چاندنەکەت بووە کاویش دەستێکیشی دکتۆری دانەکە بێگومان تەمان بەڕێزان زۆربەتان داوانەیە دیعای KFC و ماکدۆناڵد ئەوانەتان بینی بێ KFC کە خۆی هەر مریشکە هەر و مریشکێ دەوالانە مریشکێک ئێوە لە بازاڕی کڕن زۆر لەو مریشکە KFC باشتر بێت لە ڕووی مریشکەوە بەڵام ئەو پارەی کە پێی ئەدەی هی بەهاراتەکەی کە کا بەسەریە ئەخۆ بەهاراتەشکەی کاسی هەر مجرڕدەوەی کە ئەو سحرەیەکە بڕی چەند لە کام بەهاراتە تێکەڵاوەکە ئەوەیش کە لە دکتۆری دانا زۆر گرنگە تەنها کواڵیتی و ماوەدە نیە بەکاری هێنێ بەڵکو شێوازی بەکارهێنانەکە و ئەو دەستەیە کە ئەو ئامێرە یاخود ئەو چاندنە یاخود ئەو پڕکردنەوەی ئەکات بۆ ئەو چارەخوازە بێگومان پژگیری قسەکەی جەنابتم چونکە هەر هەمان براندی چاندن ئەتوانین دابشی بکەین بۆ تاقیکردنەوە بیدێنە دەست دوو پزیشک کە شارەزا بێت و کە پسپۆری هەبێت لەوەیە و خیبرەیەکی باشی هەبێ ئەزمموی چەند ساڵی کارکردنی هەبێ لەگەڵ پزیشکێکە لەوانەیە کە شارەزا نەبێت با بڵین نەتیجەی ئیشەکانیان فەرقی ئەبێت و هەمان براند بەکار بهێنین پزیشکێک بە خاوێنی و بە ئەوکوی کە جەناب لە بیدایەتی بەرنامەکە باس کرد بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی تاقیمکرا و بە خاوێنی بەکاری بێنێ و بزانێت کە لە پرینسیپەکانی نەشتەرگەریدان تێبگات کە کۆمەڵە شتی بیدایی و بیسکن لەگەڵ پزیشکێک کە با بڵین لە پرینسیپەکان نەزانیان شارەزایی تەواوەتی نەبێ کاریگەری هەیە لەسەر نەتیجەی چاندنەکە کە دوجار بۆ چارەخوازەکەی دو پرسیارە سەر چاندنەکەم دووارە سەر پاقتەمیزی پرسیارە لە یەکامەوەش بۆچی لە ئێران چاندنیدانەوە نەهەرزانە بەراورد بە کوردستان خەڵگە چی ئەیکالەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ لایەنی فەرقی پارە طبعا لێوێ بەهۆی زروفی ئەو بارە دارایی کە بەسەر ئێران هاتووە پارەی تمەنی ئێرانی زۆر دابەزیەوە زۆر شکاوە زۆر با بڵێن قیمەتێکی وای نەماوە ئەو بڕەپارێکە ئەگۆڕێتەوە بە دۆلار با بڵێن لە وڵاتی خۆمان و مقارنەیەکن بە ئیشی لای خۆمان فەرقەکە لێرە زۆر دروستەکە ئەوە بەشیشێتی بەشێکی تری ئێرانی شکل لە وڵاتانەی نەکبەست بە تەنها بۆ بواری پزیشکی بۆ زۆر بوار اعتمادی لەسەر خۆیەتی ینی خۆیشت دروستەکە بۆ نمونە ئێستا حالێن براندی ئێرانی هەیە کە چاندنی دان دروستەکە بە نرخێکی زۆر کەمتر ئەیگەنێتە دەسی دکتۆرەکان و بەشێکیشی هەڵە تێگەیشتنێک هەیە بەداخەوە کە خەڵکی خۆمان ئەو جۆرە ڕێکلامانە ئەبینێ بەتایبەتی لە سوشال میدیایتر بەرەو ئێرانە ڕۆن زۆربەی زۆریان تەنها بەشی نەشتەرگەریەکە وەرەگرن چکە چاندنی دان پێگاتۆ لە دوو پرۆسەیان بەشی نەشتەرگەریە کە بڕخۆکە دانرێ پرۆسی دۆمیان بەشی دروستکردنی دانەکەیەتی زۆربەی زۆریان لە سەتانەوەتیان کە من جاری وا هەیە چومەتە بنجوبراوانی مۆزوعەکە ینی زۆر چارەخوازە بووە تۆ بۆ سەردانی کردوم چاندنەکەی لە وڵاتیی تر کردووە بۆ منە لە ئێران کردوێتی هاتۆ لای من دانەکەی دروست کردووە طبعا سەرشێکی زۆر دروستەکە بێ بگەڕیم بزانین براندی چاندنەکە چیە و دەی بڕخۆکەی پیاکە و ئەلەنکیەکەی بێنە و بەزم ڕسمی زۆرە بەڵام کردومانە بەس کە لێم پرسیوە سیرەکەم کابراوا لەگەڵ دکتۆرەکەی ڕێکەوتوایان جاری وایە بە چارەخوازەکە ناڵێن چونکە ئەزانێ ئەم چارەخوازە مسافیرە گەشتیارە گەشتی کردواتۆ بۆ ئێرە چاندنەکانەکات ئەڕوات لە بەرچاوی ئەم نامێنێ ئای نایەتەوە یەخی کابرا بگرە بڵە کاکەوەرە ئیشەکەم بۆ تاواکە اینجا بەشیشان ئەو لەوێ هەڵە تێگەیشتنێک هەیە چونکە ئەو بڕەپاری کە وەرەگیرێت تەنها بۆ بەشی نەشتەرگەری و دانانی بڕخۆکەیە بۆ بەشی دواتر نییە کە چەند جەلسەیەکی تری ماوە و ئیشەکە لە 100 ئەتوانین بڵین 50 بەرەو سەرەوەی زیاتری ماوە مەجارم بۆ یەشتی تۆ قسە بکەیت چکە زۆر خەمە بووتە لە سلایدەکان باس کردووە باش شتێکی کەمان باس کرد
باشە بەسەر مەسەری پاکوتەمیزی دکتۆر محەممەد ئەلبەت ئالێرەوە زۆر ڕێز و حرمەتم بۆ جنابی دکتۆر سەنگەر سەرچڵ هەیە کە بەرپرسی لقی سلێمانی سندیکای پزیشکانی دانا بۆ برانیش لە لقی هەولێر و لقی دووەک و ئەنجومەنی باڵای سندیکا زۆر بابەتی ئەوەی کە پاکوتەمیزی دکتۆریدان و گواستنەوەی نەخۆشی لای دکتۆریدان و ئەمانە زۆر باسی لێکرێ دکتۆر محەممەد خۆت ئیشەکەی شوێنی خۆتت هەیە و ئاگداری هاوڕێ برا و خوشکە پزیشکەکانتی کە کارەکەن بێگومان ئێستا وای لێ هاتووە کەسە تووشی هەڵگرتنی جگەری ڤایرۆسێ بە لێ پرسنەڵەندان هەڵکێشاڵێ دکتۆری دانەکەیە تاابووی ماگەڕێ هەرفیانان دکتۆری دانەوە نەپیس بۆخڵن وڵاهی کاک دکتۆر ئێمە شتێک وەکو نازنا و پیامانە هاتووە بە دوای پزیشکانی دەدانە سەوتە فەرمو تۆ لێرە بۆی دیفاع لە خۆت بکەیت لە پیشەکە بکەیت دیفاع ناکەم تەنها شتێکی ڕاستیەڵم فەرموو بەداخەوە نازناوش برا پزیشکە گشتیەکان و زۆر جار دەرمانسازەکان لە پزیشکی دانیان هەستەکەی حەقیان ناحەقیان کرد وڵای بێگومان ناحەقیان کردووە باشە چونکە بۆ ئەوی کە بیسەلمێنی کەسێک مەسەن تووشی جۆرە ڤایرۆسێک بۆ پێویستی بە فحسکردن هەیە پێویستی بۆ پشکنینی بۆ بکرێ ینی لە خۆم وقت ناتوان بڵم تۆ نەخۆشی تۆ ڤایرۆست هەیە و پزیشک ینی بەسیترین شت کە بەرجەستی بکە ئەوەیە کە پشکنین بۆ نەخۆش بکات ینی بەزێمە بەداخەوە ینی هەر کاتێک باسی هەوکردنی ڤایرۆسی جگەر و ئەو جۆرە ڤایرۆسانەکرێ یەکسەر ئەو نازناوان پێوە هین کردوین پێوە نووسانوین کە گوایە خەتای پزیشکانی دەدانە بێگومان کە ئەمە شتێکی زۆر هەڵەیە لەوانەیە لە با بڵین ساڵانی پێشووترا لە 20 ساڵ تا 30 ساڵ لەمەوە پێشە ئەو ئاستەپاک و خاوێنی کە هەبووە لە کلینیکەکانی پزیشکی دەدانا وەکو ئێستا نەبوو بێ و بێگومان واش بووە چکە من خۆم مناڵی خۆمم بیرە چوومەتە ناو کلینیکی دکتۆریدان کە دکتۆر بووە کە پسپۆریش بووە بێگومان فەرقی زۆر بووە هەم لە ڕووی پاک و خاوێنی هەر لە ڕسێپشن و لە شوێنی دانیشتنەکەیەوە بیگرە هەتاوەکو چوونە سەر کورسیدان و ئیشکردن بۆ چارەخوا بەڕێزت لەم چەند ساڵی کە کارەکەی تا شوێ من ئاگدارم سێ عیادەت گۆڕیوە ئارەوەڵا ئەگەر زیاتر نەبوو یەکەم تر نییە دڵنیام لە سیان دڵنیام لە سێ جار سنتەرم گۆڕیوە سنتەرت گۆڕیوە بۆ هەر سێ جارەکە تۆ ئەبێت جازی سندیکا وەرگریت و جازی سندیکاش کە وەرەگریت لیژنەی زەبتی و تەفتیشی سندیکایی هەیە ئەو لیژنەیە بەدوای مەسەری پاکوتەمیزی ئاگەڕن بەڵێ بێگومان من سێ جار سنتەرم گۆڕیوە و بەشێک لە گۆڕینەکانی سنتەر کە ینی کە گۆڕیمە هەر بەدەر لە پرسیارەکەی جەنابەت بۆی بۆ خەڵک ڕوون بێتەوە ینی زۆر جار شتەکانم زۆر نوێ بوون مەواد و ئەجیزە و ئەوانی کە لە بەردەستما بۆ نییە بۆ بەس هەستم کردو ژوورەکەم کۆن بووە هەستم کردووەم ژوورە پێویستی بۆیە پاک و خاوێنتر بێ ئەکرێ لە کەشێکی ئارامترا بێ لە شوێنێکی خۆشترا بێ هەوڵماوە بیگۆڕم و خەڵک هاتووە پرسێ بەلایەوە سیر بوو دیتی ئەم سنتەرە بۆ ئەوگۆڕی خۆمەش شتێکی زۆر باشە و حەزەکەم پاک و خاوێن بێت چونکە بەڕاستی پاک و خاوێنی ئێتر لە ناو کلینیکانی پزیشکانی دەدانا ئێتر هەر لە دار و دیوارەکەی و دەست پێکە هەتاوەکو بەسیترین ئەو ئامێرە بڕەڕی کە جەنابەت داستەکەی بۆ دەمار بڕین و لە هەموو جارەکانە کە من شوێنمان گۆڕیوە بەسپاسەوە سندیکای پزیشکانی دان پاشەوە ئێمە ئاگادارمان کردوەوە کە ئێمە شوێنمان گۆڕیوە لیژنەکانیان هاتوون و سەیری شوێنەکەیان کردووە و ئەو کاری کە مەفروض وایە ئیجراعاتی خۆیان بکەن ئیجراعاتی خۆیان کردو ئێستش من ئاگادارم لە نزیکەوە کە بەردەوامن لەو شتە بەڵام وەکو پێویست نییە ینی ئەکرێ باشتر بکرێ ینی من چۆن ئێستا گلەیم لە پزیشکانی گشتی کردوتم ئەم شتان بە زۆر نووسان و بێمەوە من گلەیشم لە پزیشکانیدان لە خۆشمان هەیە چونکە زۆر پزیشکیدانیش هەیە هی ئەوەیە گلەی لێ بکەیت کە کلینیکەکەی لەواتێ بەڵام دکتۆر و شێوازێکی ستانداردی جیهانی پاک و خاوێن نەبێت بە شێوەیەکی گشتی یان سندیکا هەڵە سابێ بە ئەرچی خۆ بێگومان ئەوە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی قساکەین جگە لە پزیشکیدان پزیشکانی تیژە ناو عیادەکانی خۆیانە ئەوەی کە پێڵەن ماینە سێزری نەشتەرگەری بچووک ئەکەن ناسم جەنابەت تا چەند ئاگداری تۆ زین زۆربیان تاکو ئێستا بەس هینیان هەیە ئۆڤن بەڵێ من لە نزیکەوە ئاگادارم بۆ بواری پاکشکاری پزیشکی پزیشکانی پسپۆری با بڵین قورگ و جۆلووت پزیشکانی ژنان و مناڵ بوون هەندێک پزیشکی نەشتەرگەری گشتی کە نەشتەرگەری لە ژێر کاریگەری بەنجی با بڵین ناوچەی مۆزۆعیەکەن زۆر جار لە کلینیکەکانیانە هیانە ئۆڤنیشان هەرنیە تەنها کۆڵ دیسینفێکشن بەکارهێن هەر نۆرمال سەلاین تەنها ئەوەکو ئەو خوێک وایە ینی تر وەکو وایە دوعایکی بەسەر بخێن باش دوعا باشتریشە هیچ دکتۆرێکی دان هەیە ئاوا بێت یان دکتۆری دانەکان بەلای کەم هەموو ئۆتۆکلیڤیان هەیە
بەپێی زانیاری من بەپێی زانیاری جەنابەت لە سلێمانیە چونکە من علااقاتی زۆر فراوانم هەیە زۆربەی زۆری پزیشکانی سلێمانی ناسم لەوانەیە جەنابەت ئاگاداری شتەبی هیچ کلینیکێکی پزیشکیدان لە ناو سلێمانی و لە قەزا و ناحەکانی چواردەوری سلێمانیش نییە بە هیچ شێوازێک چکە من زۆر گەڕێم بەهۆی حکمی شەکەمەوە بەبێ ئامێری ئۆتۆکلیف ئیش بکات کاوەش بەپێی ستانداردە جیهانیەکان باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە ئەو ماوادانی کە دووبارە بەکار دێتەوە پاکشکاری پزیشکی پێ بکرێت تاقیمی پێ ئەتوان لە قسەکە جەنابەتەوە ئەو داڕێژمەوە کە پزیشکانی ددان بە شێشی گشتی لە پزیشکانی ژنان و مناڵبوون و قورگلووت و ژێ و نەشتەرگەری پاکوتەمیسترن 100% بێگومان هەروەڵات دانی ئەوە قسەیەک نییە قسێک لەسەر تەلەڤیزیۆنێکن خەڵی گوێی لێیە بێگومان بە داتا و بە ئەرزی واقعەوە 100% وایە پزیشکانی ددان لەو ڕۆوە زۆر باشترن چونکە ئامری ئۆتۆکلیف بەکارێن بەڵام ئێمە کێشەکەمان لەوایە نییە ئایا هەبوونی ئامری ئۆتۆکلیف بەسە کاریگەری هەیە بۆ ئەوەی کە بەلای کەمەوە هەیە ئەتوان بەلانی کەمەوە هەیە ئەمە شتێکی دڵخۆشکەرە بەڵام لێرەیە چەندین پرسیار و چەندین شتیتر هەیە کە مەفروض وایە لەسەری بۆستین بۆ نمونە هەر بەسیترین شت ئەو ئامێرانی کە بەکارێت و پێویستە بشۆرێ و وشک بکرێتەوە و بخرێتە جیازی تاقیمەوە ئایا چێ ئەیکە چۆن ئەکرێایە و کەسی کەیکا شارەزایی هەیە ئەزانێت چییە و پاشان لە پاش تەواوبوونی پرۆسی پاکشکارێکە کە ئەیهێنە دەرەوە ئایا بە چ شێوازێک ئەهێنرێتە دەرەوە چۆن بەرجەستە ئەکرێت لە کاتی بەکارهێنا چۆن ئەگوازرێتەوە چۆن دووبارە بەکارێتەوە بەڵام هەر لەوە باشترە بە ئاوخێ پاشکێتەوە بێگومان 100% زۆر لەوە باشترە بەڵام من یعنی کە ئەو گلەیەم هەبوو لە برا پزیشکە گشتیەکان ئەو گلێم لە برا پزیشکەدانەکانی شەیە چونکە زۆر شوێنمان هەیە کە بزەبێت ئامری ئۆتۆکلیڤی هەیە بەڵام پاک و خاوێنی کلینیکەکەی و شوێنی چاوەڕوانێکی و شوێنەکەی هی ئەوەیە کە دو پرسیارت لێ زۆر لەوە باش محەممەد ئەکرێ پزیشکانی ژنان و مناڵبوون و قورگلووت و جۆ و نەشتەرگەری گشتیش ڕەچای پاکوتەمیزی نەکەن بە هەمان شێوە سەرچاوی گواستنەوەی نەخۆشی بن بێگومان 100% ئەو بە هەر چارەخوازێک چۆ لای هەر دکتۆرێک بەبێ ینی ئەوەی بزانین کەم دکتۆرە پسپۆڕێکی چییە بەرکەوتنی لەگەڵ دکتۆرەکە هەبوو لە ڕێی بەکارهێنانی هەر ئامێرێکەوە ئێتر هەر ئالەتێکی تەندروستی بەر ئالەتێکی پزیشکی بێ بۆی هەیە کە ئەو کەسە نەخۆشی بگوازێتەوە بە تایبەتی ئەگەر ئامێرەکە بەر لیک و خوێن و دەردراوەکانی لە ناوچەی زێ و لە ناوچەی دەردراوەکانی دەست بێگومان هیچی کەمتر نییە لەوەی کە نەشتەرگەریکی گشتی بۆ بکەیت و تووشی نەخۆشیی بکەیت بەسپاسەشی زۆر بۆ دکتۆر حەمەد ئەحمەدەمەوەندی پزیشکی پسپۆردان کە خۆ صاحب ماڵی ئێمە هەموو صاحب ماڵە زین کە سەر میوان نازان کە ئامادە بووی سپاس بۆ جەنابەت داوام لە کاک هێمن کرد هێمن کەمال دەربارەی ڕۆڵی ئاینی ئیسلام لە مەسلەی سەوزکردنی ژینگە و ژینگە پارێزی ئێمە چۆن وەکو میلەتی کورد توانیمانە کە تەنانەت مردنیش بکەین بە مناسبەتێک بە بۆنەیەک بۆی کە دار بچێنین و چۆن توانیمە سوودی لەوە بگەین با تەمەشاشی راپۆرتەکەی کاگە من بکەین دووە گەڕن خزمەتتان و منیش هەنێکتر زیاد دەکەم لە خزمەت لە گۆڕستانی سەیوانی شاری سلێمانین دەمانەوێت باز لە ژینگە بکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە کە تا چەندێک ئاینی ئیسلام گرنگی تەواوی بە ژینگە و سەوزایی داوە ئەوەی کە تێبینی دەکرێت لە نێو گۆڕستانەکان هاوڵاتیان گرنگێکی تەواویان بە ژینگەی گۆڕستانەکان داوەوە چەندین نەمامی جۆرا و جۆریان لە تەواوی گۆڕستانەکان چاندووە چ لە هەرێمی کوردستان چ لە شاری سلێمانی بەشێک لە هاوڵاتیان چاندنی نەمام و درەختەکانیان لە پێناو ڕووپۆشکردنی یاخود چ بۆ پاراستنی ژینگە بێت یاخود چ بۆ سێبەر بێت نەمام و درەختەکانیان چاندووە بۆ پاگڕاگرتنی ژینگە ئەگەرچی چەندین بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە دەوترێت لە نێو گۆڕستانەکان نەمام بچێندرێت گوڵ و گوڵزار بچێندرێت بەڵام هیچ فەرمودەیەکی صحیح لەسەر ئەوە نییە ئەگەرچی دەجێڕنەوە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم جارێکیان بەلای گۆڕستانێکدا تێدەپەڕێت گوێی لە ناڵەی مردوویەک دەبێت دەڵێن نەمام لەسەر گۆڕەکەی بچێنن بۆ ئەوەی بەشێک لە ئازارەکانیان کەم بکرێتەوە تا ئەو کاتەی ئەو درەختەی وشک دەبێت ئازار لەو مردووە کەم دەبێتەوە بۆیە هاوڵاتیان ئەوەی کە هەیە گرنگیان بە ژینگەی گۆڕستانەکان داوە بۆ ئەوەیە کە سروشتی شوێنەکە جوان بکەن ئەبێ بزانین پاراستنی دین و ئاین بەبێ پاراستنی ئاسمان و زەوی و بەبێ پاراستنی ژینگە هیچ واتا و مەفهومێکی نییە ئەگەر ژینگە نەبێت دەوترێت مرۆڤیش نابێت ئیسلام زۆر شتی تێدایە سەبارەت بە ژینگە پارێزی ئیدی ئەمە
فەخر و شانازیە بۆ ئیسلام. مسلمانەکان چەندە خۆمان بە بەرپرس بزانین، چەندە خۆمان بە مەسئولی ئەم دەستکردە خوایە بزانین بۆ پاراستنی. بۆیە گرنگە هەموو تاکێکی هاوڵاتی لە هەرێمی کوردستان و لە جیهانیش گرنگی بە ژینگە بدات و چاندنی نەمامەکان. بۆیە ژینگە و پاراستنی نەک هەر ئەرکێکی ڕەوشتی و سروشتیە، بەڵکو لە هەمان کاتدا ئەرکێکی ئاینیە بە ئەژمار دێت. یەکێک لە خاڵە گرنگەکانی پاراستنی ژینگە نەزافەتە کە پێغەمبەری خوددا بەم شێوەیە هانی باوەڕدارانی داوە بە خاوێن ڕاگرتنی سروشت بە گشتی. بۆیە ئەوەی گرنگە هاوڵاتیان بەبێ جیاوازی گرنگی بە تەواوی ژینگە بدەن و پاراستنی ژینگە و پاک و خاوێن ڕاگرتنی. پێغەمبەری خوددا لە فەرمودەیەکدا درودی خوای لەسەر بێت هەرمان ئەدات لەسەر کاری چاکە و ناشتنی نەمام لەسەر زەوی، هەروەک دەفەرمێت ئەگەر قیامەت هەستا و یەکێک لە ئێوە نەمامێکی بەدەستەوە بوو، ئەگەر پێڕاگەیشت نەمامەکە بچێنێ بابی چێنێت. ئەمەش ئەوەمان بۆ دەردەخات کە ئاینی ئیسلام گرنگی تەواوی بە ژینگە داوە و پێویستە هەمووان ژینگە بپارێزین. هەر بۆیە چاندنی نەمامێک یاخود درەختێک یاخود هەر دارێک کە بەرەوبوومی هەبێت یاخود نا لە ئاینی ئیسلامدا دەڵێن چاکە بۆ ئەو کەسە دەگات کە نەمامەکەی چاندووە. بۆیە گرنگە ئێمەی هاوڵاتیانیش بەگشتی جگە لە نێو گۆڕستانەکان لە تەواوی کووچە و کۆڵان و شەقامەکان و شوێنە گشتیەکان و سەیرانگاکان گرنگی بە تەواوی ژینگەی ئەو شوێنانە بدەین و سەوز ڕاگرین و پاک ڕایان بگرین لە پێناو بەدیهێنانی ژینگەیەکی تەندروست بۆ هەموو لایەک. کاگێ منجیان جێگەت سەوز دەستت گوڵ بگرێ، دەمت گوڵ بگرێ، کەوەک هەمیشە لە دەست و دەمت گوڵەوارێ، ماندوو نەبیت و دەستت خۆش بێت. دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم زیادکردنێک بۆ زانیاریەکانی کاکێ من ئەوەیە کە لە دارچاندنە لە نەمام چاندنە ئەوەتان نەبیر بێت کە دار و نەمامیش زیندون و لە قورئانی پیرۆزە خودای گەورە دەفەرموێت بسم الله الرحمن الرحیم یسبح لله ما فی السماوات و ما فی الأرض. ئەوەی کە لە ئاسمانەکانم ئەوەی کە لە ناو زەویدایە لەسەر زەویدایە تەسبیحات بۆ خوددا دەکات. ئەگەر ئێوە دارێک بچێنن ئەو دار هەتاوەکو زیندوو بێت تەسبیحات بۆ خوددا دەکات، سوبحان الله ئەکات و الحەمدولله ئەکات کە ڕۆحیانەتێکی خۆی هەیە ئەو دارە، کرێت ئەوە لە گوناحەکانیەوە کەم بکاتەوە و هەتاوەکو زیندوو بێت سەدەقەی جاریە بێ. ئەو داری کە ئێوەی چێنن ئەگەر دارێکی بێبەر بێ و تەنها سێبەری هەبێت کە خەڵک لە سێبەرەکەی حەوایەوە ئێوە سوود وەرەگرن. ئەگەر ئەو داری کە ئێوەی چێنن دارێکی بەردار بێت و خەڵک لە بەرەکەی بخوا ئێوە خێرتان پێگا. ئەمە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت لە کەوان تاکەوان عەرزی ئێوەی بکەین کە چۆن ئێمە ئەتوانین ئاین بۆ خزمەتی کۆمەڵگەی خۆمان بەکاربێنین و چۆن بە درێژای ئەم هەزاران ساڵە ئێمە توانیوانە کە نمونەیەکی جوانی ئاین و ئاینداری و خۆشەویستی پێشکەش بکەین. یاخوا هەموو سات و کاتێکی ژیانتان پڕبێت لە ڕێز و محبەت و خۆشەویستی. خدایار بێت سپەیش و خاتوفرنس لە خزمەتتانە ئابێت و دوو سپەیش خۆم بە شێوەی ڕیپۆرتکراو لە پێکی تاڵەبانی باس لە تەریقەتی قادریەکەم. ئەگەر هاتمەوە خزمەتتان قساکەینەوە، ئەگەریش نەهاتمەوە گردووان ئازاکەن و گردنتان ئازا بێ و خۆم بارەشی کا و شەو شەوگەرتان شاد و خواتان بێت.